ئەزیزان سڵاو خۆشحاڵین لە بەرنمەیەکتری ڕاڤا بە دیدارتان شاد دەبین. تەوەری بەرنمەکەمان هەوکاتە لەگەڵ یادی مەزنی ڕاپەڕینی خەڵکی کوردستان لە 32مین ساڵیادی ڕاپەڕینی خەڵکی کوردستانە. جوانترین پیرۆزبایی لە خۆمان لە خەڵکی کوردستان لە کەسوکاری شەیدانی سەربەرزی کوردستانەکەین کە ئەم ڕۆژەیان بەدیهێنا و ڕاپەڕین خاڵێکی یان وێزگەیەکی گرنگی نەتەوەی و نیشتیمانیمانە. پیرۆزبایی لە تاوی بینەرانی کەناڵەکەمانەکەین. کاک شەنکار بەخێر بێت و خۆشحاڵین. زۆر سوپاس کاک شەنکار، لە یادی ڕاپەڕینە پێکەوە گفتوگۆی ڕاپەڕین و دەستکەوتەکانی ڕاپەڕین و هەلومەرجی تازەی سیاسیەکەین لەوەی کە ئێمە لە دوای 32 ساڵ گەیشتوونەتە کوێ هەلومەرجەکان چیمان لێخوازن و جەنابەت وەکو چاودێرێکی سیاسی وەکو گەنجێک و خوێندەوارێکیش پێم خۆشە لە یادی ڕاپەڕینە پەیامی جەنابەت سەبارەت بە ڕاپەڕین چییە؟ زۆر سوپاس. سەرەتا پیرۆزبایی لە تەواوی گەلی کوردەکەم لە هەرکوێیەکی دنیا هەن و ڕاپەڕین وێزگەیەکی گرنگیان با بڵێن ڕووداوێکی گرنگی مێژووی ئێمەیە کە ئەتوانین بڵێن جۆرێکە لە دابڕان، یعنی دابڕان لەو ژیانەی پێشووتر، لەو بارودۆخەی پێشووتر لە دوای ڕاپەڕینەوە یان با بڵێن لە دوای ڕاپەڕینی ئازاری 1990ەوە کورد بوو بە خاوەنی کیانێک بۆ خۆی جۆرێک لە ئۆتۆنۆمی دەستکەوت و لەو فترەیە تا ئێستا کورد خۆی حکمی خۆی کردووە. سەرەڕای هەموو سەرنج و تێبینیەکان لەسەر حکومڕانی کوردی، بەڵام هەنگاوێکی گەورە و دەستکەوتێکی گرنگ بوو بۆ ڕۆڵەکانی گەلی کورد بۆەوەی کە هەست بە وجودی خۆیان کەن، هەست بە بوونی کیانێککەن. بۆیە هەر ئەوەیەکەوە لە ئێمە کا بەردەوام قەوارەی هەرێمی کوردستان بایەخ و گرنگی خۆی هەبێ لامان و پێمان وابێ بە هەموو ڕنگ و دەنگەکانەوە و لە هەموو ململانیەکانە ئەبێ قەوارەی هەرێمی کوردستان پارێزراو بێ. ناوێ هیچ هێزێک جورئەتی ئەوە بکە سەرکێشی بە قەوارەی هەرێمی کوردستانەوە بکە یان جۆرێ مامەڵە بە قەوارەی هەرێمی کوردستانەوە بکە و ئەوەی لە دەستوری عێراقا هاتووە ئەو کیانەی کە هەمانە پێویستە بە هەمومانەوە بیپارێزین، پارێزگاری لێ بکەین. بوون و مانەوەی ئێمە بەو قەوارەوەیە و ئەو قەوارە یەجگار گرنگ و پڕبایەخە کە وەک وتمانەوە لە ڕاپەڕینی ئازاری نەوەیەکەوە دەستی پێ کردووە تا ئێستا درێژەی هەیە. بێگومان کەم و کوڕی هەیە، سەرنجەیە، تێبینی هەیە، بەڵام وجودی قەوارەکە گرنگترین دەستکەوتەوە پێویستە هەمومان ئاگامان لێبێ وەک کوردەوارێڕێ وەک چاومان بیپارێزین. کاک شەنکار، زۆر جار کاگەڕێنەوە بۆ چرکەساتی ڕاپەڕین 32 ساڵ لەمەوبەر کە بە کەیل و کێشانەی ئەو ڕۆژە جارێکتر ڕاپەڕین هەڵە سەنجێنیتەوە. یەکدەنگی خەڵک، یەکریزی خەڵک و هاو ئاوازی هێز و لایەنە سیاسیەکان لەگەڵ خەڵکە، ینی ئەو مۆزایکەی کە لە ڕاپەڕینە هەبوو هەمیشە چرکەساتێکی گرنگە. ینی خوێندنەوەی تۆ چییە بۆ ئەو چرکەساتە، ئەو چرکەساتەی کە خەڵکی گوند و شارەکان پێکەوە بە ڕەگەزە جیاوازەکان بە پێکاتە جیاوازەکانی کوردستانەوە هەموو یەکدەنگ یەکڕاک پێکەوە بەشدار بوون لە ڕاپەڕین، لە ڕاماڵینی حکوومەتی عێراقی و ڕوبەڕووبوونەوەی ئەو ترسە گەورەی کە زۆر جار هێشتا لە دڵی خەڵکان مابوو، بەڵام هەیەجانێکی نمونەیی هەبوو لەو زەمانە. خوێندنەوەی جەنابەت بۆ ئەو زەمانە چییە؟ بێگومان ئەو چرکەساتێکی یەجگار گرنگە. ئەگەر بگەڕێنەوە بۆ ئەو ساتانە زۆر جار بە فلاشباک تەنانەت ئەگەر لە ناویشیانە بوو بینیان با بڵێن تەمەنمان بەو ئاستە نەبێ کە لەمسی شتەکانمان کرد بێ، بەڵام کە ئێسا وەک فلاشباکێک سەیرەکە ینی ئەگەڕێیتەوە ئەو تەسەورە لا دروستە بێ کە چەند کارێکی مەزن بووە بەرامبەر بە دڕندەیەکی گەورەی وەکو بەعس خەڵک ڕاپەڕیوە، گوێی بە مردن نەداوە، نەترساوە لەوەی کە ئەگەر شتێک بێت و بەعس بگەڕێتەوە ئەو خەڵکە چارەنووسی چی ئەبێ. یعنی بە کۆی گشتی ئەتوانم بڵێم گەورەترین جەژنی نەتەوەی ئێمەیە ڕاپەڕین و گرنگە بەبێ جیاوازی هیچ ڕنگ و ئایدۆلۆژیایەک، یعنی هەمومان بەیەکەوە ئەم ڕۆژە زۆر بەرز و پیرۆز ڕاگرین و ئەم ڕۆژە جۆرێک لە وجودی بۆ ئێمە گەڕاندەوە، وجودێک وەک هەست بە بوونمان بکەین. ئێوە خۆتان نەزانن لە
چوار دەوڵەتی ناوچەکە کورد هەیە بە ڕێژەیەکی باش هەر لە تورکیا لە سووریا لە ئێران لە عێراق تاکە پارچەیەک کە جۆرێک لە کیانێکی بۆ خۆی دەستخستۆیان با بڵین جۆرێک لە ئیعترافی دەولیشی هەیە تەنها و تەنها ئێرەی هەرێمی کوردستانە بۆیە زۆر زۆر گرنگە لایەنە سیاسیەکان خەڵک کێشەیەکی گەورەی نییە لەگەڵ ئەوە باوەڕ ناکەم خەڵک ئەگەر ڕەخنەیەکیشی هەبێت دژی ئەوە نییە دژی قوارەی هەرێمی کوردستانیان دژی وجودی هەرێمی کوردستان نییە ئەگەر ڕەخنەیەکی هەبێ ڕەنگە لە دەسەڵاتی سیاسی بێ لە حزبەکانە بەڵام زۆر گرنگە حزبەکان بایەخ و گرنگی ئەم قوارەیە بزان ئەم کیانە بزان چکە ئەوە لە تورکیا کوردمانەی ڕێژەکەی لێرە زیاترە لە سووریا کوردمانەیە لە ئێران کوردمانەیە بەڵام ئەوان لە کوێن تەنانەت زمانی کوردیش کە چۆنەڵی ناسنامەی سەرەکی بوونیانە لە ژێرمەترسی گەورایە بۆیە ئەم ئەزمونە شتێکی کەم نییە زۆر زۆر گرنگە ئەگەر ورد بینەوە لێ ڕاستە ڕەنگە خەڵکێک بە حکمی کۆمەڵێک شتکە ڕوویدابێ زۆر باس بەو گرنگی و بایەخینەکە بەڵام کاتی خۆمان بەراورد دەکەین بە کوردانی پارچەکانی کە ئەو ساتی ئەگەین گرنگی ئەم قوارە وجودی ئەم قوارە چەندێ گرنگە بوونی ئەم کیانە چەندێ گرنگە و چی ئەخوازێ لە ئێمە چۆن دەستی پێوە بگرین و بیپارێزین و بەهێزیکەین کاک شەنکار لە بەش یەکەمی قسەکان تە باسیەوەت کرد کە هیچ بەهانەیەک نییە بۆ نەپاراستنی قوارەی هەرێمی کوردستان یان هیچ هێز و لایەنێکی سیاسی خوانەکردە ئەوەی کە مامەڵە بکات بە هەرێمی کوردستان و قاوارەکەی و خستنە ژێرمەترسیەوە لەو سێ چوار ساڵەی ڕابردوو ئەم دەستەواژەیە دەستەواژەیەکی باوە و هەندێک هێزی سیاسی بەڕاستی کەم و زۆر نیان شاردۆتەوە لەوەی کە ئەوان ئاینە هەرێمی کوردستان دوو پارچە بکەن یان بگەڕێنەوە سەر حکوومەتی عێراقی و زۆر جار بەشێ لە میدیاکان و ناوەندەکانی ڕاپرسیان بە جۆرێک هانێن بە جۆرێک ئاراستەیانەکەن کە ئەوە خواستی دەستە جەمعی خەڵکە یا بخواستی بەشێکی گەورەی خەڵکە لەوەی کە ئاینەوە بگەڕێنەوە بۆ سەر بەغداد خوێنە تۆ چییە بۆەوەی کە هەندی هێزی لایەنی سیاسی کار بۆ ئەو بکەن کە ببن بە جۆر لە جۆرەکان بۆ مەترسی یان بۆ هەڵۆشاندنەوەی قاوەری هەرێمی کوردستان ئەمە ئەو پەڕی تێنەگەشتنە لە مێژووی کوردووە ئێمە بۆ ڕووداوێکی زۆر نزیک بگەڕێنەوە ریفراندۆمی سەربەخۆی کوردستانە لە ساڵی 2007 خۆتان ئاگادارن لە 92 خەڵک دەنیا بە بەڵێ بۆ سەربەخۆی بۆ دەوڵەت ئێستا بەداخەوە هەندێک هێزی سیاسی زۆر جار وەک کارتێکی فشار ئەمە بەکارێن کە جارێکی کە بگەڕێنەوە سەر عێراق ئەمە مەترسیەکی یەجگار گەورەیان با بڵێن عێراق وەک پارێزگایەک مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستان کایان با بڵێن یەکێ لە شارەکانی هەرێمی کوردستان کا لە کاتێکا ئێمە وەک قوارەیەک لە دەستور وجودمان هەیەەوە ناومان ناتۆ ماف و ئەرکمان پارێزراوە بۆیە زۆر زۆر گرنگە حەقا خەڵک بەڕاستی ئیدانەی ئەم لایەنانە بکەوە خەڵک بێتە سەرخەت ئەوە کێ ئەتوانێت مامەڵە بە هەرێمی کوردستانە بکە یعنی لایەنێکی سیاسی دوو لایەنی سیاسی سێ لایەنی سیاسی چەندی خەڵکەکە لەکوێی دنیا هاتووە لایەنێکی سیاسی بتوانێت بڕیار لە چارەنووسی میلەتێ بە لەبەرەوە ئەمە مەترسیەکی یەجگار گەورەیەوە پێویستە خەڵک لای خۆیەوە سەرکۆنەی بکە وەلا بۆ ئەوەی لایەنە سیاسەکان هیچ کامیان تەنانەت ئەگەر وەک کارتی فشاریش بێ جورئەتی ئەم دەستەواژانە نەکەن بەکارهێنانی یان ئەم گەمە ناشرینانە نەکەن چونکە وەک وتم تۆ بەراوردی کورد بکە لێرە لە چاو پارچەکانی کەەوە دەسەڵات و ئەرک و بەرپرسیارەتی و ئێمە لە دەستورە شتێکمانێ ناوی فیدراڵێتەوە ئێمە ئینێکی فیدراڵین ینی بۆیە زۆر زۆر کارێکی خراپە و نەزانانەیە تەنانەت ئەتوانم بڵم ئینتیحاری سیاسی ئەوانە ڕاستە ئەمڕۆ دۆخی خەڵکی ناڕەزایەتێکی زۆر هەیە یان شتێکی وا هەیە کە خەڵک ناڕازی بێ لە بارودۆخ بەڵام ئەمە هەرگیز ئاوەرگیز ناکاتە ئەوەی کە ئێمە ئەم قوارە لە دەست بین چونکە کە ئەم قوارەمان لە دەستنەما ناتوانین یعنی ئیتر تەنانەت ناڕەزایەتیەکانیش دەربڕین ینی خەڵکانێک پێیان وا بێ ئەگەر ئێمە قوارەی هەرێمی کوردستان نەمێنێ ئەو کاتە ئازادترە بینیان نە ئەوە بەڕاستی ئەو پەڕی تێنەگەشتنە ئێمە نموزەجێکی بەرجەستەمانەیە ئەوی شاری کەرکووکە ئێوە خۆتان ئاگادارن شاری کەرکووک لە 16 ئۆکتۆبەرە بە سەفەقەیە فرۆشرا بەداخەوە بەو دۆخە گەیشتگێت ئێستا هەر زۆرێک لە لایەنە سیاسیەکان هەر ئەوانەی کە زۆر زۆر خۆیان بە دۆستە زانی و مشتەرەک بوون لەو سەفەقاتەوە یان با بڵین
ئەکتەری سەرەکی ئەو سەفقاتە بوون ێستا هەر ناتوان یادە بوونە حزبیەکانیشیان کەنەوە لە کەرکک کە خۆتانەزان کەرکک لە وەتەی کورد هەیە شەڕی لەسەر کەرککە ئەمە کوردوتەنی حەق ئەو لایەنانە کراسێ لە کەرکک دانورن ینی بزانن کە کەرکک وەزعی چۆنە و ئەگەر سبەینێ هەر شارێکی تری کوردستان هەر پارێزگایەکی کتری کوردستان پەیوەندی بکا بە عێراقەوەیان بچێتە ژێر کۆنتترۆڵی عراقیان تەسلیمی عێراق بێ بە شێوە لە شەوەکان چەندە مەترسیدارە ئێمە لەگەڵ ڕێکەوتنین لەگەڵ عێراق و عێراق کیانێکین لە ناو عێراقە کەس لاری لەوە نییە کەسەوەی نەشاردوێتەوە ڕاستە خەڵکە ینی پێی وایە ئێمە ئەبێ پیچ بە زۆر کێنراوین بە عێراقەوە یان عێراق سەپێنراوە بە سەرمانە بەڵام ئەمری واقع ئەوەی ئەمە ئێستا لە عێراقین وە کێشەیەکی زۆر گەورەشمان لەگەڵ عێراقان نیە ئەگەر ئەو وەک هاوڵاتی پلەیەک سەیرمان بکە بەڵام گرفتەکە لەوایە ئایا هێزەکانی عێراق وەک هاوڵاتی پلەیەک سەیری ئێماکەن ئایا ئەگەر ئێمە سبەینێ تەنانەت تەسلیمی عێراقیش بین ئەوەی ئەمانەوێ بۆمانەکەن بێگومان ئەمە تێنەگەشتنە لە بارودۆخی سیاسی و حەقا لەناو هەموو حزبە سیاسیەکانە ینی خەڵکانێکی عاقڵمەند هەن لەوە تێبگەن کە خەبات و مێژووی حزبەکەیان لە پێناو کوردستانە لە چه ئاستێکا بۆ ئێستا چۆن ئەکرێت بەرپرسێک سەرکردەیەک یەکێک لەم لایەکی لەو لا ئەم بانگەشانە بکە کە ئێمە ئەچین لەگەڵ عێراقا ڕێکەوین و لە ڕاستیە ئەوە ڕێکەوتنی ئەوە تەسلیم بوونە ئەگینا باوەڕ ناکەم هیچ کوردێک کێشەی هەبێ بە تەنانەت ئەوانەشی زۆر متەتەڕیفن لە کوردایەتیا کێشەی ئەوەیان هەبێ کە لەگەڵ عێراقا ڕێکەوین بەڵام ڕێکەوتن واتە هاوسەنگی واتە بەرژەوەندی مشتەرەک نەک ئەوەی کە تۆ بە گرد و بارە هەموو شتێ بخەیتە دەستی عێراق و ئەو کاتە خۆشمانە ئەگەر مەسەلە حکومڕانی بێ ئەو عێراقە لە کوردستان حکومڕانەکەی باشتر نییە یعنی ئەو عێراقە جگەل لە بانزین و موچە چ شتێکی لە کوردستان باشتر بووە کە ئەویش دیار نییە ینی خۆتان نەزانن هەموو ئاماژەیەک بۆ هەیە ڕەنگە ڕۆژگارێک بێت ئەسڵەن نەوت نەمێنێ یان ئەسڵەن وڵاتان پێویستیان بە نەوت نەمێنێ یعنی ئەمە مشکلە گەورەکەی پێویستە خەڵک تێبگا قوڵتر لە مەوزوعانە بڕوانێەوە تێبگا کە کیانی کوردی بوونی کیانێک لێرە چەندە گرنگە و ئەو کیانەش لاواز نییە ینی تا ڕادەیەک ئاستەنگی هەیە کێشە هەیە بەڵام کێشانە لە زۆربەی وڵاتان هەن و ئێوە خۆتان نەگادار من لە دوای شەڕی ئۆکرانیا و رووسیاوە تەنانەت وڵاتانی ئەوروپیش هەمویان گەشتونەتە دۆخێکی مەترسیدار لە زۆر بوارە خۆراک گران بووە کارەبا گران بووە غاز گران بووە نەوت گران بووە ئۆکارەکانی گواستنەوە خۆتان زان کە ئەمانە گران بوو ئۆتۆماتیکیان هەموو شتێک گرانە بێ نان گرانە بێت لە نانەوەیە لە بەرەوە غاز بەکارێنێ دەستی کار گرانە بێ هەموو شتێک گران بۆ لە هەموو ئەو ئەوروپایش کە هەموو دنیا یان هەموو جیهان وەک نموزەجێکی مرۆڤایەتی چاوی لێ کرد لەبەرەوەم بارودۆخانە ئەکرێ ڕوو ئەدەن و بەڵام باوەڕ ناکەم زۆر درێژە بکێشن گرنگە بە ئیرادەوە یعنی ڕوبەڕووی ئەم شتانە بین و دڵنیام ئەمانە هەمووی تێپەڕێ کاکشنکار لە قسەکان تا باسێکی ئەوت کە هەندی هێزی سیاسی بە نەغمەیانەوە بە نەهجی سیاسی و جوڵەکانیانەوە دەرەکەوێت کار بۆ ئەو بکەن کە عێراق وەکو پارێزگایەک مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستان بکە یاخودەوەی کە پارێزگایەک لە عێراق لە هەرێمدا ببڕن و لەگەڵ عێراقا مامەڵە بکات بەڵام هەر ئەو هێزولایەنە سیاسیانە گەر بچی پەیڕۆ و پرۆگرام و کارنامە و دروشمەکانیان بخوێنیتەوە باسی مافی چارەنووسەکەن و ساڵانێک درێژ بۆ خۆیان لە شاغ بوون خەباتیان کردو بۆ ڕزگاری کوردستان ینی ئەم پەرچەکردارە چییە لە ناو دنیای سیاسەتی ئەم هێزە سیاسیانە لەو ئیزدیواجدە گەورەیە لەم دووفاقیە لەوەی کە لە کاتێکا پەیڕۆ و پرۆگرامی ئەوان لە کاتێکا مارش و دروشم و بانگەشەکانی ئەوان پڕێتی لە کوردستانێکی سربەخۆ گەڕان بۆ مافی چارەنووسی کورد قسەکردن لە هەبوونی دەوڵەتی کوردی بەڵام لە چرکەساتی ململانی سیاسیەکانە ئاستی تێڕوانینیان ئەوەندە دابەزێت کە جارێکتر بگەڕێنەوە بە عێراق و عێراقچێتی لە زەهن و لە خەیاڵدانی خەڵکات زیندوو بکەنەوە من حەزەکەم زۆر ڕاشکاو بم لەگەڵ تا ینی لەم بابەتە بەبێ پێچ و پەنا قسە بکەین ئەوەی کە هەیە ئەمڕۆ ململانەیەک لە نێوان هێزە سیاسیەکانە هەیە بەڵام ململانێت توندەکە بەگشتی لە نێوان یەکێتی و پارتیا هەیە زۆر جار یەکێتی ئەم دەستەواژانە بەکارێنێ کە بگەڕێتەوە بۆ عێراق ئەڵبەتە هەندێک لە سەرکردایەتیان مەرجیش نییە زۆرینەی سەرکردایەتی لەگەڵم ڕایابێ بەڵام ئەوانەی کە باڵا دەستن کێشەکە لە مایە ینی
ئەمان ئەو کارتانە بەکارێنیان ئەم قسانە ئەم جۆرە لە گوتار وەک کارتێکی فشار بەرامبەر بە پارتی بەکارێن. بەڕێی من گرنگە پارتی دیموکراتی کوردستان جۆرێک لە ئەوەی هەبێ ینی هاوسەنگی ڕاگرێت لە نێوان هەم دەسەڵاتەکانی خۆی هەم دەسەڵاتی ئەوانی تر. نابێ پارتیش لەبەر ئەوەی کە هێزی یەکەمی کوردستانە ئەوان بە جۆرێک بخاتە ژێر فشارەوە کە ئەوان پەنا بۆ لایەنی کە برن. بەڵام ئەمانیش نابێت کە لە بیستی کورسیەکانیانەیە بیستی کورسیەکانی پەرلەمان داوای لە 150 پشک و حسابات لە حکوومەتی هەرێم بکەنەوە نابێ ڕێگە لە بڕیارەکانی حکوومەت وەگرن کاتێک حکوومەتەوێ بڕیارێک دەربکا لە هەولێرەوە لە هەولێر و دووەک جێبەجێ بکرێ و لە سلێمانی جێبەجێ نەکرێ. ئەمە مشکلەیەکی گەورەیە پێویستە ئەم دوو هێزەوە بای ئەوە خەڵکی عاقڵمەندیان تایە مامەڵە بکەن لەگەڵ یەکتریوە ڕێبکەون و باشی بزان کە ئەوان چارەنووسی ئەم میلەتە بەشێکی زۆری کەوتۆتە سەر بڕیار و ئاکتەکانی ئەوان بۆیە گرنگە ئەوان بە بەرپرسیارەتیەوە مامەڵە بکەن و پێم وایە کێشەی گەورەی نێوان ئەو دوو هێزە بە دەرەجە یەک ئەوەیە بۆ نمونەی کەتی نیشتیمانی کوردستان زیاد لە حەدی خۆی داواکە لەو کورسیانەی کە هێناوێتی ئەمەش بە شێوەیە لە شێوەکان حساب نەکردنە بۆ ڕای هاوڵاتیان لە کۆی گشتیە هەرچەند ئەوان بە ناوی خەڵکەوە ئەم قسەکەن بە ناوی خەڵکەوە داوای ئەماکەن بەڵام لەوەچی ئەوان بیریان چوبیان بۆ نمونە ئەوە لە بەرچاو ناگرن کاتێک خەڵک لە 121 کورسیەکانی پەرلەمانی کوردستانی پێداون مەفروزە لە 121 حیسەیان هەبێ لە حکوومەتی هەرێمە و ناکرێ هەر لەبەرەوەی خاوەنی هێزی چەکدارن ئیتر هەرچیان بوێ چۆنیان بوێ بەو شێوەیە سیاستکەن و حساب بۆ حکوومەت نەکەن بۆ دام و دەستگاکان نەکەن ئەمە مەترسیەکی ئەجگار گەورەیە تەنانەت ئەگەر خۆتان ناگادار من هەندێک شتە بینین ئێمە تەنانەت لە سلێمانی شارڕۆدا ینی هەندێک سەرکردەیەکێتە تەنان حساب نە بۆ پارێزگاری سلێمانێک تەنانە بۆ حساب بۆ جێگری سەرۆکی حکوومەتیش ناکرێ لە هەندێ مامەڵە ئەمە مەترسیەکی ئەجگار گەورەیە خەرکردنی ئیش و کارەکانی حکوومەتە بە هیچ شێوەیە کارێکی دروست نییەوە دڵنیام ئەمڕۆ بێیان سبەینی حکومڕانی لە هەرێمی کوردستانە بەرەو ئاراستەیەکی ڕێکڕوە و هەموو ئەم شتانە ڕێکە بنەوە بەڵام گرنگە یەکێتی و پارتی ئەو جۆرێک لە تەباییان هەبێەوە بتوانن بە تەبایی ئەم قۆناغە تێپەڕێن لایەنە سیاسەکانی تریش بە هەمان شێوە گوتمان پێشتر کوردستان هەرێکێتی و پارتیتیانی و لایەنەکانی تریتی ئەم هەڵبژارنە بە تایبەتی کۆمەڵە لایەنی کە ئەگەر وا بڕیارە لە کۆتایی ساڵا بکرێت کۆمەڵە لایەنیکەیەن دیاراوان هاوکێشەکە ئەگۆڕن ئەو ئاماژانەی کە ئێستا هەیە بەڕوونی دیارەکە هاوکێشەکە ئەگۆڕێت و پێویستە ئەم لایەنانەکە زۆر باسی دیموکراسیەکەن و بە دیموکراسیانە هەمووی ڕەئی خەڵک وەرگرن کاتێککە خەڵک دەنگیان پێیان با بڵین ئەو گرێبەستە کۆمەڵایەتەیە کە لە نێوان خەڵک و حزبەکان هەیە ویان خەڵک و حکوومەتە هەیە پێویستە لە بەرچاو بگیرێت کاتێک خەڵکێک دەنگە پێنایە پێویستە قوبوڵی کەیت یعنی ناکرێت کۆی گەمەکە تێک بەیگە بۆیە زۆر گرنگە لایەنەکان هەست بە بەرپرسیارەتی بکەن و حزب هەبووە لە کوردستان زۆر بەهێز بۆ ئێستا لاواز بۆ یعنی مەبەستمەوەی حزب هەیە یەت و بەهێزە بێ و دواتر ئەشڕوا ئەمانە ئەڕۆن حزب ڕوا بەڵام کوردستان وە خۆی مێنێتەوە بۆیە زۆر گرنگە لە هەموو بارودۆخەکانە وەک پێشتریش ئاماژەم پێکرد لە هەموو بارودۆخەکانە هیچ کات دەسەڵات و نیشتیمان تێکەڵ یەک نەکەین دەسەڵاتەکان یەن و ئەڕۆن یعنی خەڵکانێکێت دەیان وەزیر هەبووە لە وڵاتە ئێمە لە 92 تا ئێستا 10 ساڵیشە مردون یعنی 20 ساڵیشە مردون بەڵام هەرێمی کوردستان هەر هەیە هەر بەردەوامە لەبەرەوە ئەمە زۆر گرنگە دەسەڵات و نیشتیمان تێکەڵ نەکرێت کاتێ ڕەخنەت لە دەسەڵاتەیە مانەوانێت نیشتیمان کاولکەی نیشتیمانی خەڵکە تێگەشت دەسەڵاتەکانیش ڕاستە هەر خەڵکن بەڵام حزبی جیاوازن نوێنەرایەتی جیاواز بەڵام دەسەڵاتەکان ئەڕۆن بەس ئەوەی کە ئەمێنێتەوە ئەسڵە نیشتیمانە بۆیە گرنگە هەمومان ئاگامان لەوە بێت زۆر باشە کاک شەنکار لە دوای ئەم گفتوگوۆیی کە لە ڕاپەڕین و لەو وێزگە جیاوازانە کە گفتوگۆمان کرد لەگەڵ نزیکبوونەوە لە یادەکانی ڕاپەڕین و دەستپێکی ساڵی تازەیە سەرۆکی هەرێمی کوردستان مبادرەیەکی هەیە بە تایبەتی هەفتەی پێشوو لەو پەنێڵێک کە لە هەولێر ئەنجام درا جۆرێک لە نەرمونیانی جۆرێک لە دەست پێشخەری جۆرێک لە دەستهێنان بۆی کە جارێکی تر پارتی و یەکێتی و هێز و لایەنەکانی تر دابنیشن گفتوگۆ بکەن
لەسەر کێشەکانی ناو حکوومەت ڕێک بکەون و پێکەوە هەماهەنگی بکەن لە هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردن، تەفعیلکردنی کۆمیسیۆنی هەڵبژاردن و دووبارە باشترکردنی دۆخی سیاسی و دروستکردنەوەی زمینەیەک بۆی کە پارتی و یەکێتی و گۆڕان و ئەوانی تر پێکەوە بسازێن. لەم دەستپێکی ڕاپەڕینایە یادی ڕاپەڕینایە خوێندنەوەی تۆ چیە بۆی کە هێز و لایەنەکانیش ئەم مبادرەیە ئەم دەستپێشخەریە قبوڵ بکەن و بە زۆر لە زۆرەکان تەنەزول لەو تێگەیشتنە حیزبیە بکەن لە پێناو مافەکانی خەڵکە، لە پێناوی سەقامگیری هەرێمی کوردستانە، لە پێناوی ئەوەی کە جەنابەت لە دەستپێکی بەرنامەکەیە باست کرد هیچ هێز و لایەنێکی سیاسی نەبێ بە مەترسی بۆ سەرکیانی هەرێمی کوردستان، بەڵکو بە پێچەوانەوە ئەو هێز و لایەنە سیاسیانە بۆ هاتوون کە هەرێمی کوردستان بپارێزن و دروستی کەن و گەشەی پێبن. خوێنەوەی جەنابەت چییە بۆ ئەم دەستپێشخەریە و تا چەند گرنگە هێز و لایەنە سیاسیەکان بە پیرە بانگاوازەوە بێن؟ دیارە ئەوەی کە ناسراوە شخصی کاک نێچیر بەرزانی ئێمە هەمومانەی ناسین ڕۆژگارێکی زۆر حکومڕانی کردو ئەوانە و هەمیشە بۆ کەسێکی نەرمونیان و کەسێک بووە کە توانیوێتی یعنی دڵی زۆربەی لایەنەکان ڕازیکە. دیارە ئەو تێگەشتنی ئەو بۆ سیاست و بۆ ئیدارەدانی حکومڕانی لەم وڵاتە تێگەشتێکی هێزگار کراوەیە. پێی وایە لایەنە سیاسیەکان چەند کێشەیان هەبێ ئەکری کێشەکان چارەسەر بکرێت وەک خۆی وتی ئەلتەرناتیڤ هەر کۆبوونەوە و چارەسەر یعنی هیچ ئەوەیەکی ترمان نییە. ئێمە لە لایەنە سیاسیەکان چەندێ ناتەبابن ئەلتەرناتیڤ چییە خۆ چ شتێکی کەی هەر ڕێکەوتنە هەرە بێ بگەنەوە ڕێکەوتن. لەبەرەوە بەگشتی دەست پێشخەریەکە هەر لە ئەتوانم بڵم هەر لەوەتەی کاک نێچیر بۆ بە سەرۆکی هەرێمەوە تقریباً 4 ساڵە بەردەوام دەست پێشخەری هەبووە کۆبوونەوەی کردووە لایەنە سیاسیەکانی بانگێش کردو بۆی ڕێبکەون لە یەک نزیک بنەوە کێشە سیاسیەکانیان بە گفتوگۆ چارەسەرکەن. ئەمە هەنگاوێکی یەجگار باش و ئیجابێەوە گرنگە لایەنە سیاسیەکان بەدەم ئەم دەست پێشخەریەوە بچن. بۆیە بارودۆخەکە تقریبا خۆشتان ئاگادارن یعنی بارودۆخی کوردستانیش خۆتان نزان لەو بارودۆخە جیهانی کە هەیە ئەوش بە شێوەیە لە شێوەکان متەئسیریان کاریگەر بووە بەو بارودۆخە جیهانیانە بۆ خۆتان نزانەوە ئەو وڵاتانی دەوروبەرمان بە دەرەجە یەک و شەڕێکەیە ناوی شەڕی ئۆکرانیا و رووسایە کە تقریبا تا ڕادەیەک جیهانی بەخۆیەوە سەرقاڵ کردووە. لێرە هەرچی وڵاتەکانی دراوسێشە هەمووی هیچ وڵاتێکیان 100% مستەقر و بێکێشە نینەوە. ئێرانە خۆمان نەزانین چەند مشکلەی هەم نێو دەوڵەتی هەیە و مشکلەی ناوخۆی هەیە. سووریایە تقریبا لە 2011 تا ئێستا هەر نائارامە. تورکایە و بەدەر لەو بوومە لەرزەی کە ڕووی داوە بەرەو هەڵبژاردننی سەرۆکایەتی کۆمارە چێکە تقریبا ململانەکان ئەوێش تا ڕادەیەک قرس و ململانەی توندن لەبەرەوە ئەوەی کە ئەمێنێتەوە ئێمە ناو خۆمانە یعنی خۆمان لە ناوخۆ خۆمان لەگەڵ عێراقە ئەم دوو کێشەیەمان هەیە ئێمە بە دەرەجە یەک لەگەڵ ئەمە کێشە هەرە سەرەکیەکانی ئێمە. گرنگە لایەنە سیاسیەکان بایەخ و گرنگی دەست پێشخەریەکان بزانوە بچنە پێشەوە و کێشە و مشکلە سیاسیەکانیشیان تەنانەت بە دیالۆگ چارەسەرکەن. هیچ شتێک نییە بە دیالۆگ چارەسەر نەبێ. وەک زۆر جار قسەیەکێکە لە 100 سەعات گفتوگۆکردن لە سەعاتی شەڕکردن باشترە یعنی ئەکرێ بە پێشتریش کێشە هەبووە و دەیان جار ئەم جۆرە کێشانە هەبووە لە نێوان یەکێتی و پارتی تەنانە لە نێوان یەکێتی و پارتی و گۆڕانە و لە نێوان حزبەکانی تر ئیسلامیەکان بەڵام بە گفتوگۆ هەموو شتێ چارەسەر بووە. بۆیە زۆر گرنگە هەموو لایەنەکان بە گفتوگۆ چارەسەری کێشەکانیشان بکەن و بیزانن تەبایی و یەکڕێزی زۆر گرنگە چ وەک ئاماژەیە بۆ جیهانی دەرەوە بۆ عێراق بۆ دەوڵەتانی دراوسێشمان. لەبەرەوە دەست پێشخەریەکان بایەخ و گرنگی خۆی هەیەەوە بە تایبەتی لەم کاتەشە بە تایبەتی تریش کاک نێچیر تقریبا لای هەموو لایەنەکان گوێ لێ گیراوە. بۆیە گرنگە من وا پێشبینیەکەم لایەنەکان بەدەم دەست پێشخەریەکەوە بچن تا ڕادەیەک و بتوانن بگەینە حەلێلانی کەم هەڵبژارنێکی باش بکەین لە کۆتایی ئەم ساڵە یعنی بەبێ ئەوەی ماوەی پەرلەمان ئەو ساڵە درێژ کراوەتەوە لەوە زیاتر نەخایەنێ
بتوانێت هەڵبژاردنێک بکرێت لە کوردستان و کە زۆربەی لایەنە سیاسیەکان ڕازی بن بە میکانیزمەکانی یان با بڵێن بە هەمواری یاسای هەڵبژاردن و بە کاراکردنەوەی کۆمسیۆن و هەموو ئەو کێشانەی کە هەیەە لەسەر ئەو بابەتانەی کە هەیە. کاکشنکار بەرە کۆتایی بەرنمەکە ڕوین بەس پێم خۆشەوەکو ئاماژەیەک یاین لەوەی کە ئەمڕۆکە ساڵیادی ڕاپەڕینی مەزنی خەڵکی کوردستانە گەڕانەوەی ئەو ڕۆحیەتەش چەند گرنگە لەوەی کە بۆ نمونە لە کاتی ڕاپەڕینە پارتی یەکێتی شوعی ئەحزابی سیاسی بەپێ جیاوازی مشارەکەیان لە سەرخستنی پەرلەمان یانی سەرخستنی ڕاپەڕین دوایی کارکردن بۆ ئەنجامدانی هەڵبژاردن و دروستکردنی پەرلەمان و حکوومەت و ئەنی قۆناغێکی باشات و ئەم ئەزمونە لە ماوەی مێژووی دیاری کووردا ڕەنگە مەودا درێژترین ئەزمون بێت کە 32 ساڵ توانیوێتی بەردەوام بێت و زۆر جاریش لەسەر ئاستی نێودەوڵەتی مامەڵە لەگەڵ ئەم ئەزمونە کراوە و ئەترافێکی زۆر باشەیە وە لە دەستوری عێراقیە هەرێمی کوردستان وەکو هەرێمێکی فیدراڵی دانی پیانراوە گەڕانەوەی ئەو ڕۆحیەتە وەکو کۆتایی بەرنامەکە ئەگەر قسێکی لێ بکەی لەوەی کە گەڕانەوەی هێز و لایەنە سیاسیەکان بۆ ناو دنیای خەڵک بۆ ناو دنیای ئەو ئیحساسە پیرۆزەی کە لە چرکەساتی ڕاپەڕینە خەڵک پێگەیشت و هێز و لایەنە سیاسیەکانیش ئاوێتێ ببوون. ڕاستیەکەی کارێکی زۆر گرنگەوە دوای 32 ساڵ گرنگە هەموو ساڵ ئێمە لەم ڕۆژە یادی ڕاپەڕینەکەینەوە گرنگە لایەنەکان تێبگەن لەوەی کە کاتێکە لە شاخەوە هات نەخوارەوە ینی خەڵک لە چه ئاستێکی پێشوازیە بوو ئێستا لە چه ئاستێکی پێشوازیایە ئەمە زۆر گرنگە ئەوەی کە بە خۆداچوونەوە بەردەوام هەبێت بۆیە گرنگە لایەنە سیاسیەکان بتوانن ئەو ڕۆحیەتە زیینوکردوێ ئەو ڕۆحیەتەش بەچێوێ بە خزمەتکردنی خەڵک وە بە تەبایی ناوخۆیان خۆتان نەزان خەڵک بە گشتی کێشەیەکی گەورەی نییە خەڵک ژیانێکی شەرەفمەندانە و ئازادانەیەوێ لە کوردستان کەس تەعەدای لێ دەکا ژیان و کاری هەبێ محتاجی کەس نەبێ و نخبەی سیاسیش کە لە هەموو دنیا هەروان خەریکی کاروباری سیاسی خۆیان بن هیچ کەسێک نییە ینی هەموو خەڵک ئەهلی بازار نییە بڵێ هەمووی منەمەوێ ببمە سەرۆک بمە پەرلەمانتار ئیلا لە هەموو وەروەک چۆن لە هەموو دنیا هەر نخبەیەکن خەریکی سیاستن ئەوی کە خەڵکی کە ئاسایی خەریکی ژیانی خۆیەتی گرنگە ئەم نخبە سیاسیە ژیانی ئەو خەڵکە نەفەوتێن و ژیانی ئەو خەڵکە لە بەرچاو بگرن ئەویش بەوەیە چۆن بتوانن زۆرتر خزمەتی بکەن و تەبایی نێو خۆیان بپارێزن و قوارەی هەرێمی کوردستان و ئەم نیشتیمانە ئاگادار من ڕۆژ لە ڕۆژ هەنگاو بنێن بۆ بەهێزکردنی نەک بۆ پاشەکشە و بەرە و دواچوون. کاکشنکار عەبدوڵڵا چاودێری سیاسی و هاوکات ڕۆژنامە نووس خۆشحاڵ بووین لە بەرنامەی ڕاڤە ئامادە بووی سوپاس بۆ هەموو شیکردنەوەکانت. زۆر سوپاس دەست خۆش سوپاس. ئازان بەم جۆراتینە کۆتایی بەرنامەی ڕاڤە تا دیدارێکی تر بەخواتان ئەسپێرین و خواتان لەگەڵ بێت.